مرۆڤی ڕاستەقینەش لە چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵ ئاژەڵا دەردەکەوێت. بەم بەیانیە مامۆساکان قوتابیەکانیان هێناوە بۆ دەباشان تاوەکو ئەو پاژماوەی خواردنانی کە هەیە خودە خواردنانی کە هەیە بیان بە ئاژەڵە بێلانەکانی ئێرە تاکو ئەوانیش بتوانن بەرگی ئەو سەرمای ئێرە بگرن. لەبەر ئێرە زۆر سارد و ئاژەڵێکی زۆری بێلانی لێیە بۆیە ئەوان ئەمڕۆ هاتوونەتە ئێرە. منەمێت سەرەتا لە گوڵیەوە دەستیان گوڵی چۆنی؟ ئەحواڵە چی وێ نابوو بۆ سەگەکان؟ گەنمێ نابوو؟ ئاژەڵەکانە خۆشەوێ؟ بەرە لە پۆلی چەنی؟ هەشتی ئەی تا چەندێک بە هاوڵاتیان ئەڵێی ئاژەڵیان خۆش بوێت چیان پێڵی بە هاوڵاتیان؟ بە هەڵەتیان هەموو شاشێکاری خۆشە. ئەی دەست خۆش بێ لێرە ژمای زۆر لەو قوتابیانەی لێیە تاوەکو لێرە بن. سڵاو لێ بێ مامۆستا ئەم کاتەوە باش. ئەم پرۆژەیە چییە؟ چۆن بوو ئەم قوتابیان تا هێنەیە ئێرە چیتان بۆیە ناون بۆ ئاژەڵەکان؟ بەڵێ بەخێربێن ئەمەکو کۆمەڵگەی پەروەردەی کورجنیەس ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی ئەم چالاکیە. خۆتان ئەزانن کە وەرزی سەرمایە خواردن بۆ ئاژەڵ و باڵندەکان ڕوو لە کەمیەکە بەشی پێویست دابین ناکرێ بۆیان. ئێمە ژۆکو ئەرکێکی مرۆڤانە مرۆڤی ڕاستەقینەش لە چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵ ئاژەڵا دەردەکەوێت. قوتابیانمان هانداوە بە ئەنجامدانی ئەم چالاکیە کە بەشە خۆراکی قوتابخانەیان کەوەی کە زیاد و ئەمێنێتەوە شاورمەیە کنتاکیە بە شێوازێکی ئامادەکراوە پاکوتەمیز هێناومانە بۆ ئاژەڵەکانی ئێرە لەگەڵ ئەوە قوتابیان خۆیان کۆمەڵێک بابەتی باڵندەیان هێناوە خۆراکی باڵندە کە ئەویش دووبار ناو دارستانەکان لە ناو دارەکانە ڕۆدەکەین و هیوادارین کە سوودێکی هەبێ و بتوانین بەشێک لەو ئاژەڵانە تێربن و پێداویستی ڕۆژانیان دابین بکرێت. ئەمە زوو دووبارەی ئەکەنەوە ئەم بابەتە یاخود یەک جارە لە ساڵەکەیە؟ ئێمە بۆ هەموو چالاکیەک ئەکرێ بڵێن ڕۆژانە وەکو کۆمەڵگەی پەروەردەی کورجنیەس ئێمە چالاکیمان هەیە. ینی بەردەوام بۆ کاری مرۆڤانی بەردەوام بۆ بەخشین بۆ هەموو جۆرە چالاکیەکان ڕۆژانە بەردەوامین لە ئەنجامدانی ئەم چالاکیانە. ینی وای لێ هاتووە ئەگەر لە ڕێگەی کۆمەڵگەکە شۆنە بێ قوتابیان خۆیان ئەو هەستیان لە دروست بۆ هەستی بەرپرسیارەتیە خۆیان ڕۆژانە لەگەڵ خێزانەکانیانە ئەم جۆرە چالاکیانە ئەنجام ئەدەن و دووبارەیەکەنەوە. دۆستپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە هەیە لێرە لە شەخی ئەزمڕ و گۆژە و دەباشان ژمارێکی زۆر لەو ئاژەڵا بێلانانەی لێ ئەمانش بۆیە لێرە چیتان پێیەوە لێرەیە؟ لەفەی شاورمەیتیایە؟ ئەمە پاشماوەی ئەو خواردنەیە کە خۆتان بەکارتێنەوە قوتابخانە؟ لە قوتابخانە دوو ژەم دەخۆینەوە ئەو خوانانی کە تەواوی ناکەین و قوتابیان پێیان تەواو ناکرێ هێنین لێرە ئێن بە ئاژەڵەکان. تا چەند ئاژەڵی خۆشەوێ؟ زۆر. هیچ ئاژەڵێکی ماڵی وەیە؟ بەڵێ خەندورێکم هەیە. گەندورێک هەیە خوا لێو نەسەنیە. بەڵێ ئەوەی کە جوبیستی بوون ئەمە ئەو چالاکیەکە لە دەباشان بۆیە کاتێکە تۆ خواردنێکە لە زیابێت یاخۆ ئەو پاژماوەی خواردنانە ئەتۆین فڕینیت و نێکتە ناوتەری خۆڵەکە بێنی بۆ ئاژەڵە بێلانانەی کە لەناو ئەم دەشتاییان لەناو ئەم شاخ و کێوەیان تاوەکو ئەوان لەو سەرمایە ڕاستە ساردە بەڵام با ناوسکیان گەرم بێتەوە.